خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانە بێکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. هەر جارە و گرفتێک بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دێتە پێشەوە. هاوڵاتیان داواکەن وە زیاتریش نخبە و چاودێری سیاسی کە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان جددیتر بێت لانگاوەکان بۆ ئەوەی کە ئینتیمای نیشتیمانی واروەها خۆشەویستی بۆ نیشتیمان بەو شێوەیە بەهۆی ئەو دەرد و ماڵوێرانی و قەیرانانە ماڵوێران نەبێت. لە ماوەی ڕابردوو زۆر باس لە پرۆژەی هەژماری من کرا. جەدەلێکی زۆر تا ئێستاش لە نێوان عێراق و هەرێمی کوردستان بەغدا و هەرێمی کوردستانەیە بۆ ئەوەی کە ئەو ئەڵێت تەوتین بە پێی بڕیارەکەی مەحکەمەی فیدراڵی و ئەوڵێ هەژماری من. بەڵام بڕۆ یان لە کاتی پرۆسەی دابشکردنی موچەدا خەڵک هەیە لە قەزایەک چۆتە پارێزگا لە شوێنێک چۆتە شوێنێکی تر ڕێگەیەکی دوور پارەی سەرف کردووە بەو گەرما و بەری جەژنە جیازەکە پارەی تێدا نەبووە، جیازەکە نەیخوێندەوەتەوە. یعنی بەڕاستی ئەگەر پرۆژێک ئەکرێ بە ناوی هەژماری من و ئەتانەوێ بە زۆریش بەسەر خەڵکدا فەرزیکەن دەلانی کەم بڕێک و پێچی جێبەجێکن بۆی هاوڵاتیەک کە لە خەلیفانەوە دێ بۆ هەولێر لە ڕانیەوە چێ بۆ شەقڵاوە لە شەقڵاوەوە چێ بۆ هەولێر یعنی کەم پارەی تیاابێ بۆ بەری جەژنە بتوانێت ینی تەمویلی پێداویستەکانی جەژنی پێ بکە کە ناشتوانن بەڕاستی تەوتینەکە بکەن و ینی خەڵک بەو شێوەیە ماندوو ماڵوێران مەکەن کە کاریگەری لەسەر ئینتیمای نیشتیمانی کردو لەلایەکی تر پرۆسە سیاسیەکە بە جەدەلێکی ئاڵۆز و هێواشداتەیە پەڕێکە مامووی قورسی لەسەر ژیان و گوزەرانی هاوڵاتیان دروست کردووە. کۆی ئەم پرۆسەیە کە پرۆسەی نیشتیمانسازی یان ئینتیمای لاواز کردووە لەسەر ئەو گفتوگۆکەی میوانەکانم بەڕێز دکتۆر ئاراس عەبدوڵڵا پسپۆڕی یاسایی و چاودێری سیاسی لاولێرەوە بەسپاسەوە لەگەڵمانە بێت. دکتۆر ئاراس ماوەیەکی زۆرە گفتوگۆم لەگەڵ بەڕێزیان نەکردووە. وارووا بەڕێز بێستون یان دکتۆر بێستون سابووراوایی بەڕێزیشیان پسپۆڕی ئابووری ئەندامی پێشووی سەرکردایەتی شتی نیشتیمانی کوردستانە کەمێکتر دەگاتە ستۆدیۆ لێرە لەگەڵ ئێمە بەشدارە بێت. سەرەتا ئەسمەلای دکتۆر ئاراس عەبدوڵڵا. دکتۆر ئاراس بەڕاستی ینی خەمەکان خەمی نیشتیمانی ڕەنگار کەسێک کە ڕەخنە شەگرێ ڕەخنەکەی لە دوژبنکارانە نەبێ، نیگەرانیەکەی سەرنجەکەی لە دوژبنکارانە نەبێ، بەڵکو ئەوێ بەڕاستی هەر ئیشێگەکرێ لە هەرێمی کوردستان سینجی بۆ دەرپەڕێنێ و خۆی پێوە بابدا بڵێ بەڵێ ئەمەی کورد ئەوەمان هەیە. ینی دوای جەدەلێکی زۆر ئێستا گرفت لە کۆمەڵێک بابەتێ هاوڵاتیمان دووەکرێ بێزارەکرێ. چەند گرنگە ئەمانە هەر پرۆژەیەکە هەر پرۆسەیەکە بە جددی کاری لەسەر بکرێ بۆ حراجی بۆ حکوومەت و بە حکوومەت دروست نەکرێەوە هاوڵاتیش بتوانێت دڵی پێی خۆش بێت. بەڵێ شەو باش هیوادارم ساغ و تەندروست بن. تایبەت بە بارودۆخی کێشەی دارایەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق خۆشبەخشانە ینی دوای هەمواری یاسای بودجە لە پەرلەمانی عێراق و ئەو ڕێکەوتنە سیاسی لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق ئەنجامدرا. بارودۆخەکە گۆزرایەوە قۆناغێکی دڵخۆشکەرانە خەڵک دڵی پێخۆشەکەەوە حکوومەتی هەرێم و عێراق لە ڕووە داراییەکانەوە گەشتنەتە ڕێککەوتن کارتی فشاری سیاسی هیچی تر نەتواندرێت دەربارەی موچە خۆرانی هەرێمی کوردستان بەکار بهێنرێت لەلایەن بەغدایەوە. ئەوە هەواڵێکی دڵخۆشکەرە کە دەتوانین بڵێن ئایندەکە لە ئایندەدا هەنگاوەکانی زیاتر بە دەردەکەون. ئەوەی پەیوەستە بە کێشەی ئەژماری منەوەی کە بەڕێستان لەسەر دێرەکە باستان کرد بەڕاستی دوو کێشەی سەرەکی هەیە. یەکەمیان کەم تەرخەمیەک هەبوو ئەوڕۆ لایەن ئەو بانکانەی کەوا لە ناو پرۆسی هەژماری من نەیانتوانی وەکو پێویست پارە لە لاو ئەو ئەیتیئێمانە دابنکەوا لە شوێنەکان هەیە. من هەر ئەوڕۆ کە ئەو هەواڵم بیست بە دوا داچوونێکم بۆی کرد لەلایەن ڕۆژنامەنووسێکەوە خۆشم پەیوەندیم بە وەکو هاوڵاتێک تەبعاان بە پرۆسی هەژماری منەوە کرد. وتیان لە یەک دوو کاتژمێریدا تو چارەسەر دەکرێت وەفعلیش چارەسەر کرابوو. وە کارە سەرەکیەکە چییە؟ کەمی ئامێرەکانی ATM پێویستە هەموو فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئامێری ATMی لە پێشدا بندرێت بۆی فەرمانبەرانی ئەو دام و دەستگایانە بە ئاسانی دەستیان بگا بە موچەکانیان. دووش نەبوونی متمانەیەک وای کردو هەرچی ینی فەوری نامەی بۆچوو ئەچێ بۆ سەر ئامێرەکە ئەووا دەکە ئامێرەکە پارەی تێدا نەمێنێ. ینی نەبوونی متمانە
وای کردووە کە ئەوە شۆکاری زۆرە نەبوونی وتمانە هەندێک لەلایانی ئۆپۆزیسیۆنی کاری لەسەر دەکات هەندێک لە تابووری پێنجەم کاری لەسەر دەکات بۆ کێشەکە خەڵک هەموو پێکەوە بچۆ سەر ئامێرەکان ئەو وای کردکەوە ئامێرەکان پارەی کەم تێدا بێ من هەر خۆم یعنی دانی بەیانەکەی ویستم پارە سەحب بکەم تێدا نەبوو بەڵام کە دەوام تەواو بگەڕامەوە چوم شوێنەکە چۆر بوو پارەکەم بە ئاسانی سەحب کرد و هیچ کێشێشی تێدا دروست نەبوو بۆیە هەم لەسەر خەڵکی ئێمە پێویستە پەلە نەکا لە وەرگرتنی کاتۆ کە تۆ هەژماری منت هەیە و پارەکە تەمیل کراوە بوونی هەیە پێویست ناکە شەوی پێشتریان بەیانەکەی زوو بچی بۆ وەرگرتنی موچەکەت ئەتوانی کاتژمێر 11 عەسر شەوەکەی تر بچی موچەکە وەربگری دووش پێویستە لەسەر ئەو دام و دەستگایکەوە هەژماری من بەڕێوە بە ئەیتیئێمەکان لە شار و شارۆچکەکان بە تایبەتی ئەوانەی کەوا لە ناو سنتەری پارێزگانی زیاد بکە بۆی خەڵکێک لە قەزایەکەەوە نەچێ بۆ قەزایشتریان ناوچێکەوە نەچێ بۆ ناوچێشتر زووتر دەستی بگە سەرەتای دروستبوونی ئەو پرۆسەیە ئەکییت بێکە بۆ کوڕی نابێت بەڵام هیواش هەیە لە ئایندەدا ئەو پرۆسەیە چارەسەر بکرێت. بەڵێ ئەمە بەبەستەکە لێرە ئەوە نییە وردەکاری و دیتەیڵەکەی بەڕێز دکتۆر ئاراس مەسەلەکەن هەر پرۆژەیەک هەر پرۆسەیەک ینی نا ئەوەیە کە خوێندنەوەیکی واقعیانە و باشی بۆ زمینەی واقع بۆکرێ ناوەیە ئینسیزامێک لە نێوان حکوومەت و هاوڵاتی ئەمە کاریگەری لەسەر مەسلەی ئینتیمای نیشتیمانی لەسەر مەسلەی پرۆسی نیشتیمان سازی نابێت بەتەکیید هەر کەم و کوڕی لەلایەن دام و دەستگاکانی حکومی و بەرامبەر بە هاونیشتیمانیەوە هەبێ کاریگەری سلبی لەسەر هاونیشتیمانیان دروست دەکات بەڵام هەروەک باسم کرد قۆناغی هەژماری من و کارتی بانقی هەژماری بانقی لە کوردستان نوێیە بەتەکیید من بەگەشتبینیەوە تەمەشای بابەتەکە دەکەم لە ئایندەدا ئەو بابەتانە کەم و کوڕیانە چارەسەر دەکرێت هەروەک باسم کرد ینی بەرەبەیانەکە کێشە هەبوو لە کاتژمێر دەبەولاوە کێشەکان چارەسەر کرا و خەڵک توانی موچەی خۆی سەحب بکە هەم ئێمە وەکو هاونیشتیمانی پەلەمانە هەمووی لەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا کەمی متمانەیە دووش بەڕاستی بەشی لە دەستگاکانی ڕاگەاندن ڕۆڵی سلبیان بینی کە بەڵێ ئامێرەکان لە کارکەوتون ئامێرەکان کارتەکان فڕنەداتەوە و پارەی تێدانە ئەو ڕۆڵە سلبی ڕاگەانی زیاتر وا لە خەڵک دەکا خەڵکەکان بەرەوە ئامێرەکان بچن بۆی دەستی بگا بە موچەکەی خۆی کە مافی خۆیەتی ئەو موچەیە وەربگرێ بۆیە ئەو پەلەپەلیەی هاونیشتیمانیان و ئەو ڕۆڵی سلبی هەندێک دەستگاکانی ڕاگەاندن زیاتر ئەو بابەتەی زەق کردەوە من بە دڵنیاییەوە لە کاتژمێر یەککە لە دەوام گەڕامەوە من موچەکەم وڵا سەحب کردو لە ئەیتیئێمی بەردەم ئیمێرجنسی سەر شێستی هەولێر زۆرش سۆل و کەسشی لێ نەبوو ئەگەر ئێمە پەلەپەلمان نەبێت بابەتەکان دەتە سەورەدام ئاسایی بێتەوە ئەوە ناگەیەنێکەوە کەم تەرخەم نەمون بەڵێ ئەو بانقانەی لە هەژماری من کاریان کردووە دەبێ شەوی پێشتر ئامێرەکان پارەیەکی زیاتر لە ناویدا برێن چونکە کاتی موچێ کە کاتی موچە هەبوو ڕێژەی بەشداربووانی هەژماری منیش زیادی کرد پێشتر 20,000 کەس لە ڕێگای هەژماری منەوە موچەوە دەگرت بۆ مانگە بوو 50,000 لە مانگەکانی کەش مانگ زیاد دەکە ئەبێ بە بەرپرسیارەتەوە و بانکانێکەوە لە هەژماری منن کار لەسەر ئەو بابەتە بکەن پارەی زیاتر یاخود جلەکاتی بوونی موچە پێویستە 2,000 تیمانە پڕ بکرێتەوە لە پارە بۆیە ئەو کەم تەرخەمیانە دەبێت چارەسەر بکرێت لە ینی پەیوەدی داریش داهبوونی کەم تەرخەمی تر دەبێت جراحەتی یاسایی بکە. بڵێ دکتۆر ئاراس ینی ئێستاوی بە دیاریکراوی لای تۆ معلوم بێکات ئەو کێشانەی لە نێوان هەرێمی کوردستان و بەختایە چارەسەر کراونی یاخود بەڕاستی هێشتا بە هەڵواسراوی ماونەتەوە تاڕادەیەکی باش کێشەی موچە و بودجەی خەڵک بە تایبەتی با بڵێن ئەو موچەی خەڵک بە تایبەتی با بڵێن بە پشبەستن بە هەمواری پرۆژە هەمواری یاسای بودجەی عێراق نابێت هیچی تر موچەی هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان وەکو کارتێکی فشاری سیاسی بەکاربهێنرێ بە دەرکراوە لەسەر نەفەقاتی عام گواستراوەتەوە سەسیادە ینی ئەوە نابڵێت هەرێم نەفتی نەناربن موچە نانێرن بە پێی بە پێشبەستن بەو هەموارە هیچتر نابێ موچەی خەڵک ڕابگیرێت ئەوە هەنگاوێکی خۆشبەختانەیە شتێکی باشیشە کە ئەو بابەتە یەکلایی کراوەتەوە ئەوەی کێشەی موچەی هێزەکانی پێشمەرگە و هێزە ئەمنیەکانە من تەن ڕۆژێک پێش ئێستا لەو کەناڵی بەڕێستان ئاماژەم پێ دەپێش ئەوەی ئەو ڕێکەوتنە نیهایە بکرێتم دەکرێت پێشمەرگەی ئاسایی و دەستگاکانی پۆلیس بە ناوەکانیان بنێدرێ بەڵام کۆمەڵی دەستگای هەستیار هەیە لە سەر ئاسی جیهانی شوایە بە کۆدا ئەبێ بە کۆد بکرێ بۆ پاراستنی ئاسایشی
نەتەوەیمان بۆ پاراستنی قوارەی هەرێمی کوردستان ناکرێ کارکتەرە سەرەکیەکان یان ئەوانەی کاوەڕۆڵیان هەیە لە پاراستنی ئاسایشی هەرێمی کوردستان هەندێک دەستگامان هەیە نابێ ئەبێ بە کۆت بچێ هەروەک چۆن لە عێراقیش وایە بەڵام شتێک هەیە پێویستە ئاماژەی پێ بدەین بەداخەوە هەندێک لە ئەندام پەرلەمانی ئێمە بۆ بەرژەوەندی حزبی خۆیان ئەوەندەی فۆکسیان کردوتە سەر هەرێمی کوردستان نەیانتوانیوە فۆکس بکەنە سەر لایەنەکانی تر بۆ بەرژەوەندی هەرێمی کوردستان بۆ نمونە ئەوەندەی فۆکس کرا سەرموچە و کۆد و هێزەکانی پێشمەرگە ئەو ئەندام پەرلەمانانە ئێمە کەوا لەسەر هەرێمی کوردستان حسابن لە پەرلەمانی عێراق ڕۆژێک ڕۆژان نەیانتوانیوە بڵێن لیستی موچەی حەجی شعبی لەبەردەستمان بێ ڕۆژان نەیانتوانیوە بڵێن بەشێک لە پەکەکە لە شنگال لە چوارچەوەی حەجی شعبی موچە وەرەگرێ ڕۆژان نەیانتوانیوە بڵێن ئەو دەستگا ئەمنیانی ئێوە ئایا بە کۆدەیانە وەڵڵا تەیف سامی گوتی بە کۆدە تەیف سامی هەرڵێ بە کۆدە فەرمو تۆ داوای کۆکو لێژنەی دارایی بزانە کۆدەیان کۆد نییە یان بەناوە بۆیە ئەوەندەی من دیتومە ینی دەبێت ئەندام پەرلەمانی ئێمە ببێتە دیفاعکەرێکی تەواو بۆ بەتایبەتی ئەو شتانێکەوە پەیوەندی بە هاوڵاتیەوە هەیە پێشمەرگەش هاوڵاتیە ئەو دەستگای ئەمنیش ئیش دەکە هاوڵاتیە ئەوەی لە ئاسایشە هاوڵاتیە تۆ دەبێت دیفاع لە موچە و قوتیە و خەڵکە بکەی نەک بە پێچەوانەوە ببی بە وتەبێژی تەیف سامی لە هەرێمی کوردستانەوە هەرتی تەیف سامی گوتی تۆ بێ لە کەناڵەکان بە خەڵکی هەرێمی کوردستانی بفرۆشیەوە ئەوە خەلەلێکە پێویستە لایەنە سیاسیەکان ئەو ئەندام پەرلەمانانەی کەوا سەر بە پارت و لایەنە سیاسیەکانن بەرژەوەندی باڵای هەرێمی کوردستان بەرژەوەندی هاونیشتمانی هەرێمی کوردستان لەسەروی بەرژەوەندی حزبی خۆیان دابنن بە تایبەتی ئێستا ئێمە بەرەو هەڵبژاردنێکین لەوانەیە کۆمەڵە گۆگەڵی ترمان توش بێت کۆمەڵێک نەتەوە فرۆشتنەوە و با بڵێن بابەتی قەومی و بابەتی سیاسی فرۆشتنەوە بە خەڵکی هەرێمی کوردستان لەلایەن حزبەکانەوە دروست بێ هیوادارم ئەو بابەتە کاریگەری نەکا لەسەر پرسی نێوان هەرێمی کوردستان و بەغدا بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە خەڵکەوە هەیە ئەوەی پەیوەندی بە هاونیشتمانیانەوە هەیە کاریگەری لەسەر قوتی یاخود موچەی خەڵک نەکات. بەڵێ دکتۆرە گەڕێمەولات دکتۆر بێسوو ساوراوایی لێرە بەڕێز دکتۆر بەخێر بێ زۆر سپاس بۆ بەشداری و بۆ دەرفەتە سوپاس بۆ بەڕێستان لەگەڵ دکتۆر ئاراس باسمان لەوە کرد ینی بەڕاستی هەندێک پرۆژە یان پرۆسە هەیە زۆر جار زۆر ڕیکلامی بۆ کرێ گەورە کرێ بە زۆر بەسەر هاوڵاتیا بە سەپێندرێ بنمونە بەسەلەی هەژماری من پرسیارەکەمەوە بوو بەڵام ئامادەکاری تەواوی بۆ ناکرێت وێ ڕای ئەوەی کە ئینسیزامێکی تەواو لە ناو حکوومەت و هاوڵاتیان حکوومەت و فەرمانبەران نیەوە تا ئەمڕۆ مەسەلەن خەڵکێکی زۆر دەستەوەستان بۆ بەرامبەر ئەو پرۆژەیە ئەمانە من کاریگەری لەسەر ئینتیمای نیشتیمانی لەسەر مەسەلەی تێکچوونی شیرازەی خۆشەویستی نێوان حکوومەت و یان دەسەڵات و هاوڵاتی نییە بەڕاستی زیاتر بێزاری بۆ هاوڵاتی دروست ناکە کاکزانە ئەم کاتتان باش کاتی بەڕێستا دکتۆر ئەم پرسیاری جەنابەت ئەمانباتەوە بۆ مۆزوعێکی گرنگی ئابووری ئەویش سیاسەتی اقتصادیە بە شێوەیەکی گشتی داڕشتنی سیاسەتی اقتصادی لە وڵاتە و لە ناو سیاسەتی اقتصادیشە کە سێ بەشی ئەساسیە سیاسەتی اقتصادی بەڵام توانین بڵێن گرنگترینیان داڕشتنی سیاسەتی داراییە بە دوای ئەویش داڕشتنی سیاسەتی نەقدی و ئەنجا سیاسەتی بازرگانی و پیشەسازی و زەراعی ئەوانە ئێمە پەیوەندیدار بە سیاسەتی مالی یعنی بە سیاسەتی دارایی ئەبینین کە لە هەرێمی کوردستاندا سیستمێکی ڕێکخراو یان ئەجندایەکی مەزبوط نییە بۆ ئەوەی کە سیاسەتی مالی لەسەر بیناکرا بێەوە لەسەر سکەیەکی ڕێکوپێکی خۆی بڕوە ئێمە لە نەتیجەی تاقیکردنەوەی خۆمان لەگەڵ شێوازی موچەدان و هەروەها لەگەڵ شێوازی باش کۆکردنەوە لەگەڵ شێوازی داهات کۆکردنەوە لەگەڵ شێوازی خەرجە گشتیەکان کە لەناو هەمویاندا ئێستا بەنسبەت خەڵکی کوردستانەوە گرنگترینیان مەسلەی موچەیە لەناو ئەوانەدا بە بەردەوامی ئێمە ڕاهاتوون لەسەر زانین و تاقیکردنەوەی چەند جارە و چەندبارەی سیاسەتێکی ناڕێکوپێکی دارایی کە حکوومەت هەرێمی کوردستان گرتوویەتێ بەر من پێم وابێ ئەو سیاسەتە ناڕێکوپێکەی داراییە کە کێشەی دروست کردو بۆ بڕیارەکانی خۆشی یعنی خۆ ئەگەر لە حاڵەتێکە مەسەلەن هەژماری من ئەگەر خۆی لە خۆی دە بانکێکی دیاریکراوی حکومی بەقوت بێ و ئەو بانکە بەپێی سیاسەتێکی هەماهەنگی لە بینی سیاسەتی دارایی و هەروەها سیاسەتی نەقدی کارێکی وان کرد بێت کە ئەو بانکە ببێ بە خاوەنی ڕەسیدێکی گەورە کە بە هیچ جۆرێ گومانی ئەوەی لێ نەکرێت بەتاڵ ببێ یا ئیفلاس ببێ خۆ لەو حاڵەتەدا با ناوی هەژماری من نەبێ بە هەر ناوێکی تری لێ بنێ ئەو کاتە لە بانکەکە خەڵک بتمانی پێکات بەڵام ئێستا لەم حاڵەتەیانە هەژماری من هەر بانکێکی دیاریکراو نییە یەک بانک بێ چەندین بانک هەروەکو ئەوی کە خوان
ئیدعای بۆ دەکەن چەندین بانک هەیە لە ناو هەژماری منە. باشە خەڵکی کوردستان یەکەمینیان لە مەسلەی موچەکەی خۆی لی دڵنیانەکەی موچەوەرەگرێ و دووهەمینیشیان لە سیاسەتی بانکی لە هەرێمی کوردستانە دڵنیان نییە کە سیاسەتی بانکی چی لێ بەسەرەوە بە تایبەتیش ئەگەر سیاسەتی بانکیەکە مەسەلەن سیاسەتی بانکی کەرتی تایبەت بێ. باشە حکوومەتی هەرێمی کوردستان خۆمە پرسیارێکە دێتە پێشەوە بۆ هەمومان. ئەم پرسیارە نەبە ئیستیفزازی ئەەکەین و هەروەها نەبە بەستیشمان مەسی کەسێکە نەبە بەستمان بەس ئێمە باز لە سیاست دەکەین سیاسەتی دارایی دەکەین. یعنی ئەم هەژماری منە هەموو ئەو بانکانی کە دیاری کراوە تایدان هەمویان بانکی کەرتی تایبەتن. ئەو هەموو بانکە حکومی خۆمانمان کە هەیە بۆچیمانە. یعنی تۆ تەماشاکە حتا لە مەسلەی پارە گۆڕینەوە پارەی مثلەن لە حاڵەتێکا کە حکوومەتی هەرێمی کوردستان دۆلاری هەیە دەچێت دێگۆڕێتەوە دێکا بە دینار لەکوێ دیکا لە بانکێکی داری کراو کە بانکێکی کەرتی تایبەتە. باشە بۆ نایە بانکە حکوومیەکانی خۆی بەخۆتکە بۆ ڕەسیدێکی بەخۆتە لای هاوڵاتی بەڕێز دکتۆر بێستون ئەمە هەموو دەبێت بە کێشەیەکی نەکەوە مەسەلەن هاوڵاتی زانیوە 2000 کاریگەری لەسەر ئینتیمای هاوڵاتیش دروست ناکە یان موچەخۆر دروست ناکە. دەزانی چۆن کاکزانە ئینتیما لە چی دروست دەبێت؟ ئێستا ئێمە هەرێکێک لە ئێمە کە ئینتیمامان بۆ باب و داکمان هەیە لە نەتیجەی چیەوەیە. خۆ ڕاستە یەکەمین شت لە ئەوان لەدایک بووین بەڵام لەدایک بوونەکە بەتەنە نابێت بە ئینتیما. ئەزانی کە دەبێتە ئینتیما و کاتەکە شیری دایکمان دەخۆین و لە دوای ئەوەش کە باوکمان بەخێومان دەکات وای لێدە لە چوارچێوەی خێزاندا پارێزراوین. ئەمە ئینتیمات بۆ دروستەکە دە باشە وەرە تۆ ئەمە بکەرەوە بە نیشتیمان دایکەکە بکەرەوە بە نیشتیمان باوکەکەش بکەرەوە بە حکوومەتەکە ژیانی ئینسانەکانیش کە بەچی دەژین بە ئەو شیرەی کە دایکەکە دەیدا. موچە شیرەکەیە یعنی موچە و بانەڵین هەرتەنها موچە داهاتی خەڵک بە شێوەیەکی گشتی یعنی داهاتیش هەندێک جار هەر موچە کافی نییە دابینکردنی سەروەتی خەڵک و پارێزگاریکردن لە سەروەتی خەڵکیش. یعنی ئوموری مالیە بە شێوەیەکی گشتی لای خەڵک کە موچە یەکێک لە بەشەکانێتی خۆ دەزانی خەڵک خاوەنی سەروەتیشە و لەوانەیە خاوەنی موچەیەکی دیاریکراون نەبێ بەڵام خاوەنی داراییەکە. یعنی بۆ ئەڵێم لە ڕووی اقتصادیەوە کاکزانە جەنابەت پیاوێکی شارەزای لە ڕووی اقتصادیەوە کە دەڵی موچە مەبەستت لە پارەیەکی دەوریە کە دەکەوێتە دەستی بەکاربەر کە دەکەوێتە دەستی هاوڵاتی. بەڵام ئەو پارانەی تر کە خەڵکی تر لەوانەیە کە خەڵک مەرجنیە لەوانەیە لە 6 مانگە لە ساڵەکە لە 2 ساڵە جۆرێک لە سەروتی لەلا کۆ دەبێتەوە بەڵام ئەمە بێ پارێزگارێک هەبێ یعنی حاڵەتێکی ئەمنی هەبێت ئەوەشی بۆ پارێزیە. ئەگەر ئەمانە نەبوو بە شێوەیەکی گشتی پارێزگاری لێ دڵنیانە بووی کە پارێزگاریەکەی تۆ ئینتیمات بۆ کوێ ئەبێ. یعنی تۆ ئەگەر لە حاڵەتێکە پارێزگاری لە سەرۆت و سامانت نەکرێ پارێزگاری لە موچەکەت نەکرێ پارێزگاری لە گیرفانت نەکرێ ئەو بە معنای ئەوە زۆر احتیادیە بە بەرچاوی خەڵکەوە بشمریت. من کە گەیشتمە ئەو قەناعەتەی باوکم بەلایەوەی احتیادیە دایکم بەلایەوەی احتیادیە من بمرم چۆن ئینتیما بمێنێ بۆ ئەو خێزانە چۆن ئینتیما بمێنێ. یعنی ئینتیمایەکە بەڕاستی ئینتیمایەکی قورسە. ئێمە دەتوانین وڵاتانێکی تر وڵاتانی دنیا بۆ نمونە ئەمریکا هەر خەڵکێکی کوردی لای خۆمان کە ئەچێ بۆ ئەمریکا باش بۆ وا متەمەسیکە بێ بە ئەمریکاوە لەبەرچی وا متەمەسیکە بێ یعنی خەڵکێکی زۆر ئەوە من دیعا بۆ ئەمریکا ناکەم هەر وڵاتی شەوروپیاوان خۆشیان یان هەر وڵاتێک بۆچی وا متەمەسیکە بێ بە وڵات و بۆ پێوە ئەبەسرێتەوە لەبەر ئەوی ژیانی لێوە دابین ئەبێ دە باشە بالێرە خەڵک ژیانی دابین ببزانە خەڵک دە ئەوەندێکی خۆی بەکوشتەدا. ینی ئێستا ئێمە لەوانەیە بۆ پارێزگاریکردن لە هەرێمی کوردستان هەندێک جار مەترسی گەورەمان لەسەر بێ و ئێستا مەترسی گەورە ینی لە چوار دەورمان ئاگرە و بۆ خۆمان نەزانی هەر ڕۆژە بنەوەیەک و هەروەکو چۆن جەنابی کاقوباجی وتی مەترسی دائیمەن لەسەر سەرمانەوەیە. باشە تۆ ئەمە بەچی ئەم مەترسیانە هەر هیچ دەبێت جوان پێ نادەی یان هەر هیچ دەبێت پاڵاوانانە تۆ تەماشای ئەم مەترسیانەکەی بەرامبەریان ڕادەوەسیتەوە لە کاتێکە کە تۆ ئینتیمات بە وڵاتێکی خۆت بەخۆت بوو و بە چیش ئینتیماکەت بەخۆتە بێت بە کۆمەڵی شتێکەوە عەرزم کرد یەکێک لەوانە موچەیە یەکێکی تر پارێزگاریکردنی ئەمنی ژیانی خەڵکە پارێزگاریکردن لە کەرامەتمە کاتێک کە من لە شوێنێک بم دەستدرێژێک بکرێت سەرم پارێزراو بم حکوومەت پارێزراوم کە دەسەڵاتێکە بێم و پارێزگاری لە کەرامەت پارێزگاری لە حقوقی دەربڕینم بتوانم بە ئازادی ڕایەکانی خۆم لە چوارچێوەی یاسادا یا ئادابی گشتی و هەڵسوکەوتم لە چوارچێوەی ئادابی گشتی پارێزراو بێ ڕێزم لێ بگیرێ ئەمانە هەموو بەیەکەوە ئەمانە دووبارە هەموو بەیەکەوە زائیدەن موچە و زائیدەن داهاتەکە و زائیدەن بژێوی ژیان ئەمانە بەیەکەوە ئینتیماکە لای من ئەگەر هەبێ بە قووەتێکن ئەگەر نەش بێ بۆم دروستەکەن. زۆر ڕاست زۆر باش دکتۆر ئەگەرم وڵات دکتۆر ئاراس بەڕێزت شارەزایەکی یاسای دەستوریت بەڕێز باسی لەوە کرد کە مەسەلەن مەرزنی ئەوەی تایف سامی ئەیڵێ تۆ لێرە جێبەجێکەی بەڵام ئێمە پابەندیم بە دەستوری عراقیەوە
و بڕیارەکانی محکەمی فیدرالیش بەرمەبنای دەستوری عراقین بە ڕێزت ئەزانی و قسەکانی تەیف سامیش بەرمەبنای بڕیارەکانی دادگای فیدراڵین کەواتە باشتر نییە ئێمە لە هەرێمی کوردستان و کەم بەڵێم ئێمە حکومڕانی یان دەسەڵاتی کوردستانی بەپێی یاسا کار بکاوە و لە بەرژەوەندی ئەوە نییە کە بەپێی بڕیارەکانی محکەمەی فیدراڵی و دەستوری عراقی کار بکە پارێزراوتر نییە؟ من ناتوانم بڵێم هەموو بڕیارەکانی دادگای فیدراڵی دەستوریە و پشتی بە دەستوری عێراقی بەستووە هەر لەسەر ئەگەر بەڕێستان ئاگادار بن من ساڵە پێش ئێستا باسم لەوە کردکەوە دەسەڵات دادگای فیدراڵی تەنیا ئەرچی تەفسیریکردنی مەوادی دەستوریە ئەرچی دادگای فیدراڵی ئەوە نییە مادەیەکی دەستوری هەموار بکاتەوە یاخود مادەیەشتر لە شوێنی ئەو مادەیە دابنێ کێشەکەی دادگای فیدراڵی لێرە ئەوەدایە ئەکرێ دادگای فیدراڵی کاتێ بڕیار لەسەر بابەت تێک دەدا کە لە پەرلەمان دەرچۆ پێچەوانەی دەستورە یا مادەیەکی دەستوریە بۆی هەیە داوا لە پەرلەمان بکە بڵێ ئەو مادەیە پێچەوانەی دەستوری عێراقا هەمواری بکەنەوە دەبێت پەرلەمان هەمواری بکاتەوە بەڵام ئەوەی کە بینیمان لە ماوەکانی ڕابردوو دادگای فیدراڵی خۆی مادەکەی ئیلغا دەکردەوە خۆشی هەر خۆی دەهێنایە جێگای ئەنجومەنی تەشریعی کە پەرلەمانە مادەیەشتری دادەنا یاخود ڕاستی دەکردەوە بۆ میزاجەی بۆ تەفسیری کە دادگای فیدراڵی خۆیەتی دوای ساڵێک لەسەر ئەو قسانێکەوە ئێمە کردمان کە ئەرچی دادگای فیدراڵی تەنیا تەفسیرکردنە یان ئیلغاکردنە نابێ مادەی تردا بنێ ئەنجومەنی دادوەری لەسەر خانەنشینکردنی ئەو ئەندامەی دادگای فیدراڵی کە داوای کرد خانەنشینکردنی بکە مادەیەکی هەموار کردبەوە کە پێچەوانەی دەستور بوو ئەنجومەنی تەمیزی دادگای فیدراڵ با بڵێن ئەنجومەنی فیدراڵی دادگای تەمیز بڕیاریدا ئەو بڕیارەی دادگای فیدراڵی پێچەوانەی دەستورە بۆیە بۆ دادگای فیدراڵی هەیە داوای تەفسیر یاخود ئیلغای مادەیەکی یاسایی بکاتەوە بەڵام بۆی نییە لە شوێنی ئەو مادە دەستوریانە مادەی تر دابنێ کێشەی نێوان هەرێمی کوردستان لەگەڵ دادگای فیدراڵی لە عێراق ئەوەیە بەڕاستی لە فەراغی ئەوەی کەوا ئێمە ئەنجومەنی فیدراڵیمان لە عێراق نییە بەداخەوە هەموو جار ئاماژەم پێ کردیە بە تایبەتی ئەو پارتولایانە سیاسی کوردیانی کەوا لە پەرلەمانی عێراق ئەندامیان هەیە و بوونیان هەیە نەیانتوانی هەوڵ دەن کە لە دەستور ئاماژەی پێکرایە ئەنجومەنی فیدراڵیمان هەبێ کە ئەرچی تەفسیریکردنی مادە دەستوریەکان بێ نەکرا و ئەنجومەنە تا ئێستا بوونی و مادەیەکی دەستوریشە لە ئەنجامدا دادگای فیدراڵی شوێنی گرتەوە ئەوەندەی خەریکی یەکتر بوون و ئەوەندەی دابەش بوون لە نێوان لایەنەکان هەو وەسە دووبەرە و بەدەستهێنانی پۆستی سیادی لە عێراق دەپڕژاینە سەر ئەو بابەتانەیەکەوە بەرژەوەندی هەرێمی کوردستان و با بڵێن گرنگتێک دەبێت بۆ ئەو بابەتانێکەوە دش بە ئێمە وەکو یاسا بەکاردێنرێت ئەو ڕۆژەڕی یاسا بە یاسا ئەکرێ ئەبێ هەرێمی کوردستان کۆمەڵێک ڕاوێژکاری یاسایی بە توانایی هەبێ ئێمە بێ پارتولایانە سیاسەکان کۆمەڵێ خەڵکی ئەکادمی یاسایی بنێرینە پەرلەمانی عێراق من هەموو جار گوتومە ئێوە لە پەرلەمانی کوردستان چێ مڕەشەح دەکەن مڕەشەحیکەن کێشەمان نییە کاکە بەڵام بۆ عێراق تۆ پێویستت بە خەڵکێک هەیە یاساناز بێ یاساناز بەو مانایی ناتەنیا با بڵێن خەریجی کۆلجی یاسا بێ بەڵام شارەزای لە یاسا هەبێ بۆی بتوانێ شەڕی مافە دەستوریەکانی تۆ بکە ئەبێ زمانی عەرەبی بزانێ بۆی بتوانێ شەڕی مافە دەستوریەکانی تۆ بکە ئێمە لەسەر بنەمای وڵا ئەوە کوڕی فلان بەرپرسەوە خزمی فلان بەرپرسە ئەوە کوڕی فلان ئاغا و کوێخاو دەرە بەگا خەڵکمان نادۆتە پەرلەمانی عێراق هەموو پارتولایانە سیاسەکان بەبێ جیاوازی هەموو وایان کردوەوە ئەساسە خەڵکمان بۆیە نەمانتوانی شەڕی دەستوری و شەڕی یاسایی هەرێمی کوردستان بکەین وای لێ هات ئەو جەنگە ئەو شەڕە گواسترایەوە لەناو بێ حکوومەتی هەرێم بیکات لەگەڵ عێراقدا کە تۆ دەنگتدا دەستت بەرز کرد لە ناو پەرلەمان پرۆژە یاسایەکت کرد بە یاسا ئیدی ئەرچی حکوومەتی هەرێم قورس دەکەی بۆی ئەو هەڵەیەکەوا ڕوویدا ڕاست بکرێتەوە جا بۆیە من واتە سەورەکەم کە بڕیارەکانی دادگای فیدراڵی حکوومەتی هەرێم ئەوانەی کەوا بە دروست و بە نادروستێکەوە تا ڕادەیەکی باش بە تایبەتی لەسەر پرسی موچە لەسەر پرسی داهات لەسەر پرسی نوانەوتیش وا با بڵێن کۆبوونەوەکان بەردەوامیان هەیە بۆ یەکلایکردنەوەی بابەتی با بڵێن ئەو حەقی کۆمپانیاکان یان ئەو ناوەکان سیغەی ناوەکان هاوبەشیکردن لە داهاتە هاوبەشیکردن لە قازان زەوە ئاگەن بە سیغەیەک لەسەر ڕێکەوتن تقریبا نەتوانین بڵێن هەرێمی کوردستان
لە سەرزاری سەرۆکی حکوومەت و لە سەرزاری جێگری سەرۆکی حکوومەتیش کە کاقوبات تاالبانیە تا ڕادێکی باشی التزامی بەسەرجەم داواکاریەکان و باڵێن ئەو بڕیارانشکەوە لە دەرگای فدرالی دەرچوە و دکتۆر ئاراس منەوە پرسیارە بکەم یعنی بەڕێز باسیەوە کرد کە پێویستە شەڕی یاسا بە یاسا بکرێ ینی بگاشە ئەو شەڕی یاسا بە یاسایە ئێستامە تەفعیلی هەندێک بابەتی خۆمان بکردبایەتەوە مەسەلەن احترامی سەروەری یاسا بگرین و بتوانین هەیەیەکی باشی یاسایی هەبێ تەنانەت ئەو پەرلەمانیان ئەندام ئەنجومەن نوێنەرانەی کە زەنابیشت باسی دەکەی دەستەیەکی ڕاوێژکاری لە هەرێمی کوردستان ئەگەر بە جیاش بێ لێچێتیەوە لە پارتیەوە لە لایەنەکانی ترەوە دەستەیەکی یاسایی کە تەفسیری تەواتی دەستور بکەن بتوانن تەمویلیان بکەن بۆ ئەوی ئێمە بتوانین کە ئەوەکو جەنابەت گوتت هەندێک پەرلەمانتارێ یان هەندێک کەسەیە بۆ نمونە نەبێتەوە وتەبێژی ئەوەی کە بەڕێزت باس کرد حکوومەتی عراقی یان وەزیرێکی حکوومەتی عراقی کەواتە ئێمە لە خۆمانە خەلەلەکە لە خۆمان نییە بەڕێز کاک دکتۆر ئاراس بەڵێ خەلەل لە خۆمانە لە ڕووی ئیداریەوە پێویستە هەرێمی کوردستان دادگایەکی هەرێمی دەستوری هەبایە کێشە ناوخۆیەکانی ئێمە لەو دادگایە چارەسەر بکرابە پەنا نەبردرابایە بۆ دادگای فیدرالی من وابزانم ئەوە جاری دێمە باسی یەکەم سەدانەوەتی ئەو سکاڵانەیە کەوا لە دادگای فیدرالی دژ بە هەرێمی کوردستان تۆمارکراوە لەلایەن خودی کوردەوە بووە کاک وڵا سەدادەی لایەنەکانی عێراقی جوولان دوانە هەر ئێمە ئەو کێشە ناوخۆیانەی ئێمە بردومانە لە بەغدادامانناوە دەزانی کاکزانەت کێشێکمان هەیە ئەو کێشەی نەکتەنیا لە عێراق لە ناو پەرلەمانی کوردستانی شەمانە پارت و لایەنە سیاسەکان کۆمەڵە خەڵکمان ناردۆتە پەرلەمانی کوردستان نردومانەتە پەرلەمانی عێراق دەزانی لە دەرەوە پشتیان بە ڕاوێژکە کۆمەڵی خەڵکیان هێناوە خەبیر ئەڵێ مۆزوعێکی وا هەیە پاریان داوە پارە مۆزوعێکی وا هەیە ئێمە چۆن بابەتانە چارەسەر بکەین تۆ ئەندام پەرلەمان بی لەناو پەرلەمان هیچ لە یاسا نەزانی یاسای پەروەردە چییە یاسای وەزارەت تەندروستی چییە چۆن یاسا تەشریع ئەەکەی چۆن ئیلغای ئەەکەی چۆن دەنجی بۆ کۆرەکە پشت بە خەبیر بەسی لە دەرەوە پارەی پێ بدەوەرە و یاسایم بۆ تەشریعەکە ئەو پەڕی کارەساتە ئەو حزبەکان دێ بەرپرسن پارتی بەرپرسە هێچێتی بەرپرسە لایەنەکانی تر بەرپرسن دوش ئەو نەمەتە خزمێنەیە خزمی فلان کەس و خزمی فلان کەس و کەسی فلان کەس و پیاوی فلان کەس کە ناردراوە بۆ پەرلەمانی عێراق و ناردراوە بۆ پەرلەمانی کوردستان ئەوە کێشانەی بۆ ئێمە دروست کردو بەڵێ پارت و لایەنە سیاسی کوردستانیەکان کەم تەرخەمن بەرپرسیارن لەو بابەتە ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانیشیان قورس کردی وەکو حکوومەت نەکرا نەپرژاو نەچە سەر هەندێک بابەتی هەستیار و بابەتی گرنگ کە پێویستە ئێمە لە کوردستان دروستی کەین یعنی ئمە پرۆژه یاسامان هەیە لە بڕوا بکە پرۆژه یاسامان هەیە چۆتە ناو پەرلەمان خەڵک تەلەفۆنی بۆ ئەو کردووە لەو پرۆژه یاسایە دەنگ بدەم چی بکەم ئەو ڕەخاڵە ئاوا ئێکە تۆ پەرلەمان شوێنی هەموو کەسێنیە بەڕاستی پەرلەمان نابێ ینی هەموو خەڵکێک بنێریە ناو پەرلەمان بەداخەوە لە کوردستان ئێمە هەموو خەڵکمان ناردووە ناو پەرلەمان دەست خۆش دکتۆرە گەڕێمەولات دکتۆر بێسوون بەڕاستی بیرم چوو لە سەرەتاکەی پیرۆزبایی لێ بکەم ئەمڕۆ تێزی دکتۆراکەت لەسەر وەبەرهێنا لە ئابووریدا بە زۆر باشە پەسەند کراوە زۆر سپاس خەرمان بەرەکەت سەرکەوتوبی ئینشاءالله بە تەرقێبلەکانی دکتۆر ئاراس نخشە لە تۆش بێ والله ئینشاءالله مەژبوردۆ لە دەستەکەی بەنووسین پشتیوان بەخوای ئینشاءالله والله التزاماتی کورساتەکەی ناخۆش والله فعلا التزامە زانستیەکە زۆر قورسا چونکە ئەبێ شتێکی باشی زانستی پێشکەشکەی یعنی کات شتێک بێ ئێمە چۆن مەسەرەن هەروەکو چۆن پێشمەرگایەتەکەمان بەجددی هێنا و بە دڵسۆزی و بە بەردەوامی و سانیەک لە قیتارەکەدانە بەزین ئێستا کاتی ئەوەش هاتووە مەسەن لەگە جەنابەت و لەگەڵ ئەو گەنجانە ئێمە تۆزێ لە گەنجێتی تازە تێپەڕین بەڵام ئێوەی گەنجە بێ هەندێن و لەگەڵمانە بن قسەیەکی جوانی کاک سعدی ئەحمەد پیرەی ئەڵێ ئێمە کەمتر گەنجی کەمتر گەنجی باشە شایمان بە خۆمانەکەواتە ئیتر وڵا من مادام بەڕێز ئەمەشەوەدا زۆر سپاس دەکەم خۆش بم زۆر بەتەکید دەبێ ئێمە وا بکەین لای زانستیەکە کەمتر نیە لە پێشمەرگایەتێکە و لە دڵسۆزی لە حیزبایەتێکە و لە هەموو ئەوانە ئەوەی کە زۆر زۆر گرنگە ئێستا ئێمە لە ڕووی ئەو دکتۆر ئارازیش دەنجی نەگەیشت بەڵامیش هەر پیرۆزبایی لێ کردی زۆر سپاس ئەمە پیرۆزباییش لە دکتۆر ئارازەکەنیش فترەی پێشوو دکتۆراکەم پیرۆز بێ لایش ئەوەی کە گرنگە ئێمە هەمومان بەتایبەتی ئەوانەمان کە لە با بڵین بوارەکەی من بواری ئابووری و لەناو بواری ئابووریش داوە بەرهێنان خۆ دەزانی ئەساسی گەشەپێدانی ئابووری وەبەرهێنانە و ئەساسی پێشکەوتنی وڵات وەبەرهێنانە لە ئابووریدا کارێکی وا بکەین بە هەمومان حکومەتی هەرێمی کوردستان گوێمان لێ ڕابگرێ و لە ئێستاشەوە من داوا لە حکومەتی هەرێمی کوردستان دەکەم تێزەکەی من لەسەر وەبەرهێنان لە پرۆژە بچووکەکاندا پرۆژی بچووک زۆر گرنگە ئیشەڵڵا لە فرسەتێکی دیاریکراوە ئەسپێرین بە دکتۆر بیلال کە بەڕاستی بە مەیدانی شێکی باش لەسەر تێزی دکتۆراکە بکەن زۆر باشەوە مقابلەیەکی تری ئەتوانین لەسەر بکەین بۆ ئەوەی ئەوە بۆ حکومەتی هەرێم پیشانی حکومەتی هەرێم دین و لە دواییشە بەتەکید کە حازرمان کردیان لە چوارچەوەی کتێب ئەوانە
لەگەڵ برادرانی حکومت باسی ئەوەکەین کە وەبەرهێنان لە پرۆژەی بچووک چەند گرنگە، یعنی من خۆم بەڕاستی بڕوام ناکرد، یعنی ئیفترازەکەم وا بوو کە نەمان ئەزانی مەسەن سیاسەتی حکومەتی هەرێم چۆنە بێ لەسەر ئیستثمار لە پرۆژەی بچووکە یا لە دنیادا مەسەلەی پرۆژەی بچووک چۆن هاتوو چۆن ڕۆیشتووە، بەڵام بەڕاستی پرۆژەی بچووک لە دنیادا لە هەندێک شوێن کاکزانە پرۆژەی بچووک مەسەن لە ئەمریکا لە عەدەدی پرۆژەکانی ئەمریکا بە گشتی بە پرۆژەی بچووک و مامناوەند و گەورە لە سەدا پرۆژەی بچووک لە سەدا 98 بەروجووری لە عەدەدا داگیر کردو. بەسەن لە پێکێنانی GDPشە لە پێکێنانی سەرجەم بەرووبوومی خۆماڵیدا لە سەدا 45 داگیر کردو کە ئەمە زۆر بزانە ئەوە چەند مەجال ئەکاتەوە بۆ ئەوەی کە فرسەتی کار بۆ خەڵک دروست ببێ، یعنی چۆن کار لەسەر ئەوە دەکا پرۆژە بچووکەکان کە ئیتیمان بەو تێزە زۆر گرنگە دکتۆر مەسەلەن لە بوارێک لە بوارەکانە ئێمە خەڵکێکی زۆرمان هەیە بە ئیشەوە بەرهێنان لە زۆربەی وڵاتان مەسەلەن ئەو ئیمارات و قەتەر و وڵاتەکەندا و ئەوانەی کە پێشکەوتون بەشێکی زۆری بۆ بەرهێنانە مەسەلەن ئێمە ئەو کاتە لە کۆڵ ئەوەش دەبێتەوە حکومت هەر خەڵک بیر لە دامەزراندر بکاتەوە نەخێر فکری پێ گەنجە ئەفکاری پێ بیر و بۆچوونی خۆی پێ عیلاقەدار بە ئەوەی کە پرۆژەیە بکاتەوە پرۆژەیەک بە پێی توانەکانی خۆی بەڵام حکومت لەم کاتەدا ئەبێ ئیسیجابەی هەبێ ئەبێ بانک هەبێ ئەبێ پارە هەبێ ئەبێ هاوکاریکردنی ئەو گەنجانە هەبێ، یعنی ئەمە بەڕاستی لە دنیادا وا گەشەی کردووە پرۆژەی بچووک هەر بەوە نابێت کە بچەند لە مەسەلەن لە یەکێ لە دام و دەستگاکانی حکومت ئیجازایان بۆ وەربگیریان هین پێویست بە ئەوە دەکا بانک هەبێ پێویست بۆ دەکا یاسای تر هەبێ گەشەکردن بە پرۆژەکانی بچووک بە شێوەیەکی گشتی بە پشتیوانیکردن کوردستان ئەو زمینەیە لەبارەوە پێ ئێمە نەتیجە گەشتینە ئەوەی کە ئەو زمینەیە لەبار نییە لەبار نییە هۆکارەکەی چییە هۆکارەکەی ئەوە کە حکومەتی هەرێم هاوکار نییە ئەوەیە دوای ئەوە بانکەکان تێگەیشتن هەیە بۆ ئەو بابەتە تا ئێستا من لەبەر ئەوەی لە هیچ شوێنێک ئەم مناقەشەیە ناتوتە پێش تا بزانم ئیسیجابەی برادران لە حکومەتی هەرێم چۆنە، بەڵام ئەوەی کە دەیبینی هیچ جۆرە هاوکاریکردنیەک نیە ئیلا مەسەلەن تۆ هینێک هەبوو سندوقی پشتیوانیکردنی گەنجان بۆ پرۆژەی بچووک ئەوە تا 15 میلیۆنیان ئەدا ئێستا ئەوەش نەماوە یعنی ئیتیمان پێ گەنج 1 میلیۆنیان داوەتێ یعنی هاتووە چۆ داوای کردو 1 میلیۆنیان دا باش کاتە ئەمە گەربێت و لە هەموو ڕێکەوە بتوانین کاری لەسەر بکرێت توانێت ئەو وڵاتە هەمووی بە دڵخۆشی لی بژێ و ئەو کێشانەشی نەبێت تا مەسەلەن هەندێک جەدەل هەیە مەسەلەن لە هەژماری من باسم کرد ئێستا کۆدەکە کاکتۆر ئارازیش باسی کرد مەسەلەن ماوەیەکی زۆر موچەی هێزەمنیەکان دواکەوتەوە بە پێشمەرگە و بەرگری فریاکەوتن و ئەنجومەنی یاسایش ینی بەڕاستی دکتۆر نیگەرانێکی زۆری لە ناو ئەوانە دروست کرد بوو کە پارێزەری وڵاتن ئەم بێسەروبەری ئەم کەم و کورتیانە چی ئیسفادەیەک ئەگەێنن تا بڵێن بابەرگەی بگرین یان لەگەڵی بڕۆین وەڵاهی من بیدایەت هەر کاکەزانە عەرزم کردی کە لەم حاڵەتەدا مادام ئەو سیستمەی کە هەیە بۆ موچە مەسەلەن لە ڕوودارایەوە بە شێوەیەکی گشتی ئەو سیستمە خۆی پشێوی تایە و پشێوەکەش عمومیە پشیوەکە گشتیە لە جەستەی هەڵسوڕاندنی کاروبارە داراییەکاندا بە شێوەیەکی گشتی ئەنی شتێکی پارچەیی جزئی نییە تاکو بڵین لە شوێنێکەوە لی داوە ڤایرۆسێکە لە شوێنێکەوە لی داوە دوای چارەسەر دەکرێت بەڵام مەسەر لە هەموو جەستەی هەیکەلی دارایی ئەم وڵاتی داوە من پێما ئەوەش هەر لە نەتیجەی خۆ ئامادەنەکردنی تەواوە بۆ ئەم حاڵەتە کتوپڕە چونکە بەڕاستی مەسەلەی گەڕانەوەی پێدانی موچە بۆ بەغدا لە فکری کەسدا نەبوو حتا لە فکری سیاست مەدارانی حکومەتی هەرێمی کوردستانیشدا نەبوو هیوادارم لێم ببورن کەوا دەڵێم و ئەگەر هەبوایە خۆیان بۆ ئامادە دەکرد لەبەر ئەوەیە مەسەلەن شتێکی مفاجئە تووشی شۆک بوون ئەو دام و دەستگا داراییەکان و ئەو دووچوانانی کە مکەلەفن بۆی موچەی خەڵک بدەن موچەی جاهی پێشمەرکەیە هی هێزەکانی ناوخۆیە بە شێوازێکی ڕێکوپێک ناوی ئامادەکراویان نییە من ناوی منەظەم و ڕێکوپێکیان نییە لەوانەیە هۆیەکەشی ئەوە بێت کە کەمتر ئیتیمان بە ئەوە درراوە یان مەسەلەن قەناعەتێکی وانە بووە کە ڕۆژێ لە ڕۆژان لە بەغداوە محکمەی ئیتیحادی یان جۆرێک لە سیاسەتی کۆنتترۆلکردنی ئەم حاڵەتە بێتە پێشەوە ئەمە وای کردووە کە ئەتوانین بڵین دام و دەستگاداراییەکان لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی لە هەموو بارەکانە تووشی جۆرێک لە شۆک بوون و بە ئاسانی خۆیان پێڕێک ناخرێتەوە ینی مەسەلەن چۆن کوتەک لەسەری کەسێک دەدەی جارێ وڕ دەبێت گێژ دەبێت تا ماوەیەکی زۆر دەخولێتەوە ئەنجا دێتەوە سەرخۆی یعنی وای لێ هاتووە دەبێت تۆزێک لێدانی ئەو کوتەکە هادی ئانکاتەوە بۆ ئەوی بتوانن
ئەو سیستمە بێنە سەر ڕێی خۆی و سەرپی خۆی. یعنی ئەگەر بێت و تەنزیماتێک دروست بێت و ڕێخستنێک دروست بێ و فکری شخصی و میزاجی شخصی و میزاجی حزبی ڕێگر نەبێت توانرێت زۆر شت باش بکرێت. بەڵێ بەتەکید ئەو کاتە ئێمە لە ناو تونێلێکی زۆر ڕەش بین. ئەو کاتە مەسەن حکومەتەکەمان باشتر پێی دەوترێ حکومەت، ینی خۆ حکومەتایەتی هەر ناو نییە کاکزانە جەنابەت ماشەڵڵا پیاوێکی زیرەک و بەتوانێت و ئەکادیمیت و لە زانستەکە زۆر چوتە پێشەوە تۆ تەماشاکە، ینی مەفهوم و پێناسەی حکومەت هەر کەسێک بیکا بریتە لە چی، ینی من ئیشم ئەوە نەی ئێستا پێناسی حکومەتکەم، بەڵام هەر هیچ دەبێت ئەوە دەزانم کە حکومەتایەتیکردن بەبێ یاسای بودجەی گشتی نابێ، حکومەتایەتیکردن بەبێ ڕێخستنەوەی ژیانی تەوزیفی هی خەڵک و دائیرەکان هەموو دام دەستگا هەموو ئەو شوێنانی کە موچە وەردەگرن بەبێ ڕێخستنەوەی ژیانی ئەوان نابێ، بەبێ ڕێخستنەوەی ئەوراقی سبوتی بۆ ئەم هینانە نابێ، یعنی ئەمانە هەموو کێشە دروستەکەن، ئەمە جۆرێک لە پشێوی دروست دەکات، ئەمە ناتوانانی پێی بڵێ حکوومەت بە شێوە عیلمیەکەی، بەڵێ تازە ئەمە خۆمان زارمان دەممان وا ڕاهاتوە، بەڵام بە شێوە عیلمیەکەی ئەمە پێی دەوترێت دەسەڵات بەستەنها ئەگەر لە حاڵەتێکەوە ئەنجام دەسەڵاتی ئێمە بێهی کورد بێهی عەرەبی هەر شوێنە بخۆ هەندێک شوێن با بڵێن لەوانەیە حکومەتی هینیشان هەبێ و حکومەتی جۆرێک معتەرەفیشیان هەبێ، بەڵام بە هەمان شێوەی ئێمە پێیان ناوترێ حکومەت. هەندێک شوێنی تر بەعکسەوەیە هەموو تەنزیماتێکیان هەیە، بەسەلەن بۆ منەوەکو سکۆتلەندەکان بە هەم کاملی مانا حکوومەتیان هەیە و پەرلەمانێکی منەظەم و ڕێکوپێکیان هەیە، تقریبا بارتەقای پەرلەمانی هەموو ئینگلتەرە دەبێتەوە، ئەوەندە لە ژیانی خۆیان منەظەمن. ئەم تەنزیمە و ئەکاکە بە شوێنەکە بۆترێ حکومەتی مقاتعەیە، حتا حکومەتی شارێکە دەتوانی ناوی بنێ حکومەت، بەڵام ئەگەر ئەمانەی تری نەبوو بەسەن ئێمە حتا هێزەکانی کە پارێزگاری لە هەرێمی کوردستانەکە حتا ئەو هێزانە ناڕازین، نابێ هێز ناڕازی بێ، یعنی هێزی عسکەری و ئەمنی و ئانە نابێ ناڕازی بێ، بەڵکو دەبێ زۆر خەتەرە بۆ لەبار بکرێت، زۆر خەتەرە هێزی عسکەریت هێزی لە هەر شوێنێکە لە هەر وڵاتێکە هێزی عسکەری هێزی ئەمنی کە ناڕازی بوو خەتەری زۆر چاوەڕوان نەکراوی بەدوادادێ. زۆر باشە دکتۆر ئاراس، باشەکەواتە مادام زمینەکەەوە لەبارەوە مادام ئێمە ڕخناگرین و سەرنج دەین لەسەرەوەی کە پرۆسەکەیان ئەتواندرێت پرۆژەکە بە شێوەیەکی باشتر لە هەموو ڕێکەوە بچێتە پێشەوە، لەسەر چی وەستاون بۆچی نایکەن، پێت وایە چی ڕێگرە ئیرادەکە نییە یان بەڕاستی دەبێت لەو قۆناغە ببڕین یانە قۆناغە کۆتایی پێبێنین؟ کاک دکتۆر زانە ئەوە دکتۆرەکە مودی شەڵا مناقەشاکەی و ئینشاءالله سپاس دەکەم دکتۆر ئاراس، سپاس دەکەم. کاک دکتۆر زانە بە برای خۆم بڵێم ئەرچی ئێمە ئەکادیمیستان زۆر قورسە بەڕاستی، یەک ئەرچی ئێمە ڕخنەدە لە حکوومەتی هەرێم و لە دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان بگرین بەمبەستی چارەسەرکردن و باشترکردنی بابەتەکان، ئەرکێشی تریشمە ئەخلاقیمان لەسرە ئێمە دەبێ بۆ پاراستنی قوارەی هەرێمی کوردستان و بۆ بەرەنگاربوونەوەی ئەو ئیرهابە فکریکەوە دش بە گەنجانی ئێمە ولاوانی ئێمە لەلایەن ناران و نەحەزانی هەرێمی کوردستانەوە دەکرێت ئەبێ وەکو بربەستێک بەرامبەریان بوەستین لە ڕووی ئیرهابی فکری لە ڕووی ئەو هەموو مادەوەش بەرێکەوە هاتۆتە ناو ئەو وڵاتەوە ئینتیمای گەنجی ئێمەی بۆ خزاتی خۆی نێشتووە جا چۆن بۆ داک و بابوو بۆ نیشتیمان و بۆ وڵات دەهێڵێ. خاڵشتری سەرەکی ئەوەیە ئەم داواکەم بەڕاستی دەستگاکانی ڕاگەیانی ئێمە هۆشیارانەتر لەسەر ئەو بابەتانە دوورکەوتنەوە لە بەرژەوەندی حیزبایەتی زۆر نەتەوەیانە زۆر کوردانە لەسەر ئەو بابەتانە کار بکەین. ڕخنەکانمان لە چارچێوەی ڕخنەی بنیاد نەرمێن بە مەبەستی چارەسەرکردن، گلەیەکانمان بۆ باشترکردنی بژێوی ژیانی خەڵک بێت، لە هەمان کاتیشدا لەسەر ئەرکە حکومەت گوێ لە کەسانی ئەکادیمی لە بوارە جۆراجۆرەکانەوە کاک دکتۆر بێستون دەوێت لە بواری و بەرهێنان و یان خود ئابووری و دارایی بسپۆڕە پێویستە پرسوڕای لێ بکرێت لە بواری یاسایەک لە بواری پەروەردەیە، پێویستە ئەو ڕاوێژە بۆ کەسە ئەکادیمیانە بکرێت بۆ ئەوەی حکومەتی هەرێم یاخود دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان تووشی کێشەی یاسایی نەبێ. بەڵێ ئێمە لە عێراق کاکە ئێمە هێزمان بەرامبەر بەکارهێنرا نەیانتوان ئامانجی خۆیان بپێکن، زۆر شت بەرامبەر بە هەرێمی کوردستان کرا نەیانتوانی بیکەن، ئێستا ئەوڕۆ شەڕی یاسار لەگە دەکەن، بەڕاستی شەڕی یاساش دووبارەی دەکەمەوە بە یاساکرێ، پێویستمان بە کەسانی ئەکادیمی هەیە لە ناو پەرلەمانی کوردستان بێ بۆ ئەوەی هەندێک یاسا دەرنەکەن دژی دەستوری عێراق بێ دوایە دادگای فیدراڵی بێ بە
بە بڕیارێ ئەو پرۆژه یاسایەت یان ئەو یاسایەت هەڵبۆشێنێتەوە پێویستمان بە خەڵکانی ئەکادمی و زانستی لە پەرلەمانی عێراق بۆەوەی ئێمە تووشی هەڵە نەبین لەوێن دەر یاسایەک لەسەرمانە عبر بێت وڵا زمانی عربی زوانێکی دەوڵەمەندە بە کەسرە و فەتحەیە گۆڕانکاری بەسەدادێ گرنگە میم ئەوەیە ئێمە لە تەواوی ئەو پرۆسی کە تێداینا هەم ئەرکمان ڕەخنەگرتن بێ هەم ئەرک تشمان بەرەنگاربوونەوەی ئەو نەهجە شۆڤینیە بێکەوە مەبەستیانە هەرێمی کوردستان لە ڕووی قەوارەوە لاواز بکەن ئێمە هەمووشمان لە ناو یەک کەشتیداین ئەگە هەرێمی کوردستان تێکچوو ئەو بۆ پارتی نامێنێ و بۆیەکێتی نامێنێ و بەخوای بۆ ئیسلامی و علمانیەکانیش نامێنێ هەمومان لە ناو یەک باخرەدا یعنی کەواتە ئەکرێ بڵین ئەگەر هەوڵی چارەسەر هەبێ ئێمە لە تونێلێکی تاریک نین یان هەرێمی کوردستان لە ناو تونێلێکی تاریک نییە من متفائلم حکوومەتی هەرێمی کوردستان خەریکە هەنگاوە ڕاست و دروستەکانێت بارودۆخی موچەی هەرێمی کوردستانیش لەو پرۆژه یاسای 2024 بە ئاراستێکی باش لە بەرژەوەندی هەرێمی کوردستاندا کشایەوە هەمیشە گەشتبینم قۆناغی داهات و باشتر دەبێت بۆ حکوومەتی هەرێم و بۆ هاونیشتمانیانی هەرێمی کوردستان. سپاس دەکەم دکتۆر دواسەرنجی بەڕێز دکتۆر بێستون. من ڕێم وایە ئێمە وەکو خەڵکی هەرێمی کوردستان وەکو خەڵکی کوردستانی لە هەرێمی کوردستانە و وەکو حکومەتی هەرێمی کوردستان وەکو دەسەڵاتداران بە شێوەیەکی گشتی هەندێشت هەیە تێکەڵاوی نەکەین مەسەلەن پارێزگاریکردن لە سەروەری کورد یا لە سەروەری حکومەتی هەرێمی کوردستان و لە سەروەری هەرێمی کوردستان پارێزگاریکردن لەو سەروەریە بریتی نییە لە بەرەنگاربوونەوە لەگەڵ سیاسەتەکانی بەغدا بەڵکو ئێستا زیرەکی و تواناداری لەوەدا تۆ چەند دەتوانی لە بەغدا دابڕنی چەند دەتوانی کە تۆ دەستکەوتی باش زامن بکەی بۆ خەڵکی کوردستان من پێم وایە بێ ئەوە کارێکی زۆر گرنگە نەگەوەی کە عینادی لەگەڵ ئەواندا بکرێەوە بە ناوی پارێزگاریکردن لە سەروەری وڵاتەکەمانەوە ئەمە نامان بە بەرەو سەرکەوتنی وڵاتەکەمان بەرەو سەرکەوتنی کورد حتا نامان بە بەرەو گەشەکردنی حکومەتی هەرێمی کوردستانیش بەڵکو زیانمان لێدەدا ئێمە دەبێت لەگەڵ ئەوە بین کە لە بەغدا سیاسەتێکی باش بۆ خزمەتی خەڵک ئەگەر ڕەچاو کرا ئێمە لەگەڵی بین و پشتیوانی بین. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر بێستون سابووراوایی مامۆستای زاک و هەروەها دای پێشسەرکردایەتیەکی نیشتیمانی کوردستان سپاس بۆ بەڕێز دکتۆر ئاراس عەبدوڵڵا پسپۆڕی یاسایی و چاودێری سیاسی کە لەولێرەوە لەگەڵ مام و سپاس بۆ بەڕێزیشتان ئەمە بەرنامەی پانۆرامامان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ